دوێنێ لە کۆبوونەوەکەدا لە کۆتایی کۆبوونەوەکە کاتێک تاڵی پاشگر کرا بۆ کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران کە تایبەت بوو بە موچەی موچەخۆران فواد حوسێن جێگری سەرۆکوەزیرانی عێراق کە لە هەمان کاتدا وەزیری دەرەوەی عێراقە و لە پشتی کورد و پارتی دموکراتی کوردستانە لە نزیک سوودانیدا دەنیشێت پێگوتو بوو بەڕێز سوودانی با باسی موچەی کوردستان بکەین پێشەوەی کۆبوونەوەکە تەواو بکەیت بڕیارێک لەسەر موچە بدەین سوودانی تەنها بەیەک وشە وەڵامی داوەتەوە و توێتی جارێ لەم بابەتە گەڕێن بەم بەستەیە وەڵامی داوەتەوە و توێتی جارێ لەم بابەتە گەڕێن واتە موچەی کوردستان جارێ لێ بگەڕێن ئەمە وەزیرێکی کوردی کابینەکەی سوودانی لە گروپێکی تایبەت ئەم قسەی کردو کاتێک ئەندامانی گروپەکە پرسیاری ئەویان کردووە ئەم وەزیرە کووردە ئەمەی وەکو پاساهێنانەوێک باس کردووە گوتوێتی پێتان وانە بێت لە کوردەکان هەڵوێستیان نەبووە و باسی موچە نەکراوە نەخێت کاکفواد باسی کردو بەڵام سوودانی بەم شێوەیە وەڵامی داوەت و توێتی جارە لەبەر لە موچەی کوردستان گەڕێت ئەو زانیارێنی بەدەست زووم گەیشتون زووم دەزانێت هەموو راپۆرتەکان ئامادەن پێشتری سوودانی بینیوێتی طیب سامی هیچ بربەستێکی لە بەردەم ناردنی موچە دروست نەکردووە ئەو گوتوێتی منیش فەرمانبەرێکم لە حکوومەتی عێراق بەڵکو هەموو بەرپرسیارەتیەکە ئەبێت خودی سەرۆکوەزیران ڕامان بسپێرێت کە من وەکو وەزیری دارایی موچەی کوردستان خەرج بکەم لەسەر چی ڕازی و لەسەر چی ڕازی نەبوو ئەوە راپۆرتەکەی ئێمە کە بەرز کراوەتەوە ئەوەیە کە داوای نیوەی داهاتی فیدراڵی و نافیدراڵیمان کردو بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئامادەیە نیوەی داهاتی فیدراڵیمان ڕادەست بکات داهاتی نافیدراڵی دەڵێت بۆ خۆمانە لە راپۆرتەکەدا ئەمە بە دوو خەڵجیا کراوەتەوە و لای خودی سوودانیشە ئەوەی پەیوەندیدارە بە نەوتیش راپۆرت لەسەر نەوتیش ئامادەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە 80000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات کۆمپانیای سۆمۆ لەبەرەوەی ناتوانێت 80000 بخاتە بۆریەوە بۆیە جارێ ئامادە نیە وەری بگرێت چاوەڕێن ئاستی بەرهەمێنانی نەوت لە شەڵگە نەوتەکانی کوردستان بەرز ببێتەوە چەند ڕۆژێک پێش ئێستاش بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ لە کەناڵی فەرمی حکوومەتی عێراق کە کەناڵی ئەلعێراقیە قسەی کردووە ڕۆژی پێنجێم مانگە گوتوێتی تاوەکو ئێستا یەک گڵۆب نەوتی کوردستان ڕادستی کۆمپانیای سۆمۆ نەکراوە بۆیە 120 میلیارد دینار دوێنێ نێردرا لەلایەن وەزارەتی دارایی کوردستانەوە نەوتش ڕادست کراوە تاوەکو ئەمەش نەکرێت هیچی وایە بۆ ناردنی هیچ موچەیەکی دیکە نە 6 نە 7 نەمانکانی دیکە نییە بۆیە دەبێت موچەخۆرانی کوردستان چاوەڕێ بکەن تاوەکو هەفتەی داهاتوو دەوام لە عێراق دەست پێ دەکاتەوە چلەکانی چلەی یادکردنەوەکانی چلەی مام حوسێن تەواو دەبن اینجا جارێکی دیکە هەردوو لا بکەونەوە گفتوگۆ بۆ ئەوەی هەوڵێک بدرێتەوە جارێکی دیکە موچە بۆ کوردستان بێت بەڵام ئەم هەفتەیە هیچی وایە بۆ ناردنی هیچ موچەیە بۆ کوردستان نییە.